من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی لە دڵاشیری. بەخشین هاتووە ئەم جارەش نەهامەتی و ناڕەحەتی و فرمێسکەکانی منداڵانی بێباوک و هەژارەکان بسرێت و ژیانی ناهەمواری و ناڕەحەتەکان بۆ بکە بە خەندە و خۆشی. بەخشین ئەمڕۆ سەردانی شاری هەولێری کردووە. لەوێ لە گەڕەکی سێبەردان بووینەتە میوانی ماڵێکی بێباوکی هەژاری نەدار لە خانوویەکی ناخۆش ژیان بەسەر دەبن. ئەمانەوێت ئێوەی خێرخواز و بەخشندە لە ڕێگەی بەخشینەوە ئەم ماڵش دڵخۆش بکەن و لەو هەموو ناڕەحەتی و ناخۆشەی کەوتۆتە سەرشانیان بەشێک لە ئازارەکانیان کەم بکەن و فرمێسکەکانیان بسڕن. خۆتان ئەزانن ڕۆژ لە دوای ڕۆژ بێکاری هەژاری نەداری ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و بەردەوامیشە. بۆیە کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە لە ڕێگەی بەخشینەوە هەر جارە و ماڵێک ئاوەدان دەکەنەوە، ماڵێک ئاسوودە ئەکەن، ماڵێک لە نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیان ئاسوودە ئەکەن، مای دڵخۆشیە بۆ هەرێمی کوردستان و تەواوی دانیشتوانی. بۆی ئێمە لە بەخشینەوە ماندوو نابین هەر جارە و سەردانی شارێک شارۆچکەیەک یاخود لادەیەکی هەرێمی کوردستان دەکەین لەکوێ هەژارێک نەدارێک منداڵێکی بێباوک هەبوو بە ئێوەی دەناسێن و ئێوەی بەخشندە و دۆستی هەژاران و نەدارانیش بە بەردەوام ماڵەکانتان ئاوەدان کردوتەوە و فرمێسکەکانتان سڕیون. ئومێد دەکەین لاڵقی ئەم جارشدا بینەری ئەم بەرنامە بن بابزانی چیان پێویستە و بڕیاری چیان بۆ ئەدەین و چۆن ئەتوانین بە هەمومان نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ئەم ماڵەکەم بکەینەوە و ببینە فەرجیان ڕەچیان و بەشێک لەو مەینەتەی کەوتۆتە سەرشانیان بۆیان سوکەین. بەخۆتان دەبین شەر منداریەتیم هەیە لە خوانە ساری دانیشتینە وازمان زۆر خراپە هەتا بری وازمان خراپە مندارەکان بەچ بەخێوکەم هیچم نییە هیچم نییە ئەلا ئەگە خێرخواز هاوکاریم بکە داوا لە خێرخوازان دەکەم لەو من هەمەتێمان ڕزگارکەی و لەو خوانیە بلوکەی نەزاتمان بدەن. چەند ساڵە باوکیان وەفاتی کردووە؟ 5 ساڵە. 5 ساڵە. لە دوای وەفاتی باوکیان گوزەرانتان ژیانتان معیشەتتان لەسەر چییە؟ وەڵڵا لەسەر ئەوەیە یەک معاشمان هەیە لە بەرنامە بەخشین خوا خیران بنووسی وەڵڵا ئەوان ئاورانە داینەوە ئەمە دەستخۆشیانە دەکەین لە بەوان نەبان ئەم وازمان زۆر خراپ بوو ئێستا ژاوە لە خێرخوازان دەکەین ئەو خوانێمان لە تاکەن و دەستی هاوکارمان لە درێژکەن و منداڵەکان جوان نەخۆشن لە مەتکە بینینە هیچیان لە مەکتەب هیچ مەتکە بینین ناخوێندووە لەبەر چی؟ لەبەر نەبوونی لەبەر نەبوونی و لەبەر ئەی ئیشەکەن هیچ ئیش و کەسابەتێک دەکەن؟ ناوەڵی ئیش نییە ئیش ناکەن ناوەڵی ئیش ناکەن ئێستا ژاوە لە خێرخوازان دەکەم لەو نەهامەتەمان ڕزگارکەن زۆر سەرمان بەخوا تا سبەینێ ئەوە دادێشنە سەرما هیچ گەرم نییە مارمان زۆر ساردە لەم خانووە ژیان بەڕێەکەن بەوەردەوام لێرە بوون چەند ساڵە؟ یان پێشتر لە شوێنی تر بوون؟
پێش لە شوێنەکەی دی من ساعتی 3 مانگاتنی خوانی خانۆکەیتر چۆن بوو؟ والله بوو والله هیکل بوو ئەویشان هەیکەل بەێ ئەێ وڵی کە ئەو بناومانمانداتە خوارد سەرما بەخوای لێت شی معیدەی هابوو من خۆم عملیاتم ئەێ بەخوای دوو مندوار نەخۆشە داڵەکان چیانە؟ مندارەکان یەکیان زەرعەیە یەکیان سووت یاتە دەرێ ئەێ وەزرا لە خوازم نەکەین ئەگەر ئاوڕێکمان لێ بدەنەوە چارەسەر نەکردو؟ وڵات چارەسەرم منمە دکتۆری بەس دکتۆر گوتی ئێستا تەمەنی گتکەیە ئەگەر تەمەنی بڕگەوتە بۆ دیگە عملیاتکەین ئەێ وڵا سەرەتا بە خێراتتان دەکەم بۆ تەلەڤیزیۆنی پەیام بۆ ئەو مارە فەقیرە هاتیینە 6 منداریان هەیە 4 کوڕ و 2 کچ دوانیان نەخۆشن ئەوە وەسع و مار و وەسعەکەیتان دەستیان کورتە و فەقیرن و بۆ جستانەی و لەو خانیە بلۆکەیدا دەژین و لەو زولوفەشدا دنیای بێ ئیش و کار فەقیرانە سۆپا لە چێ بین نەفل لە چێ بین ئەو ژورەی گەرم بکەن ئەو ژوورە ئەو هاساردا داوا لە خێرخوازان دەکەین بەڕاستی هاوکاریان بکەن و ئاگایان لێیان بی لەو فەقیرانە لە مەحەللەکی دادەنیشن بەسەر بە شاری هەولێرە کە مەحەللەکە سێبەردانی پێدەرێن هەموو جادە و قوڕ و وەزعیان خراپە و فەقیرن ئەمە وەکو جیرانەکی ئەو مارە دەیان بینین وەزعیان لە ئاخر درەزە خراپیدایە کورە وەڵات چ ژیانە چوا بەڕێ ناکە ژیانیان ناخۆشە فەقیرانە بێ ئیش و کارن وەزعیان باش نییە دستانە و ساردە و ئیش و کاریان نییە و معاشیان نییە و کورە وەڵی زەحمەتە لەو خانەی ژیان بەڕێکردن گەلێک زەحمەتە ناخۆشە لەبەرەوەی بلۆکەکی ڕق و ڕوتە هیچ شتێکی تێدا نییە وڵی داوا لە خێرخوازان دەکەم ئەگەر بە 250 بی هاوکاریان کە خێرەشی گەورەیە بەڕاستی ئەگە بە 250 بی هاوکاریان بکەن خێرەشی گەلە گەورەیە داوا لە خێرخوازان دەکەین هاوکاریان بکەن و چاوێکیان لەو مارە فەقیرەی بی هەتیمن و پیاویان نییە و بێ ئیش و کارن کاتێک زستان دێ ئێستا لەم سەرمایە چۆن شەوڕۆژ بەڕێەکەن لەم خانووە بخوا تا سبەی ئەودا دەش لە سەرمان تا سبەیمدا ئەیدا ڕق بوو لە سەرمان چ بکەین دێن کڕۆم چ بکەینەوە دەبێ شکر خوای بکەین ئەوە خوای گەورە بە سەرمان دەکاتەوە دەبێ شکر بین بەداوا لە خێرخوازان دەکەین هاوکارێکمان بکەن و ئاوڕێکمان لێ بدەنەوە هیچ سۆبایەکی نەوت نابین لێرە سۆبای داتاندانا بۆچی بەڵێ لە سەرمان بەخوای لە سەرمان دارە دەرێمە ئەوە قارێ دار نوخەکەنەوە دەرێمە سەرمان لەبێ نەخۆش نەکەون سەبی دارماندانا لەبێ نەبوونی ئەی نەوتان نییە؟ ناوەڵە نەفمان نییە ناوەڵە نەفمان نییە نەفتی بەعدی پێش دەکەی گەرم نابینەوە گەلێک ساردە تا برێ ساردە خانیە ئەرێ وڵە بەس هەیکەرە و بە خۆتان دەبین هیچ لێ نەکراوە ئەرێ وڵە لە شای ناماڵەوە هیچم نییە بە خۆتان دەبینەوە ئەوەندەم هەیە ئەرێ وڵە بە خۆتان دەبین ئەوەندەمان هەیە بەوانش گەرم نابنەوە ناوەڵە گەرم نابنێ نا بەخوا هەست ساردەمانمان دەرێ بە پیرێ ڕووکراوە هەندە ساردە باشە منداڵەکان چی ئەڵێن کاتێک ئەوە زەعەبینن ئەو ناخۆشی وڵات بکەم من دەرم بکەم کوڕم دەبێ شکری خوای بکەین خوای گەورە پارێنی خوای گەورە ئاوڕێکمان داتەوە لەگە مسلمانانیش لەگە هاوکارێکمان بکەن ئاوڕێکمان لێ بدەنەوە ئەرێ وڵا زۆر سەرما بەخوا تا بین هەتا سبەی دانیشتمە سەرما ئەوڕۆ هەتا سبەی نووسبی لە سەرمان هەوڵ بە سۆبەی دانیشتمە سۆبەی داران وڵا داوام لە خێرخوازان هەیە ئەو خانیمان لە چاکەن و لۆ ماسپیکاریکەن و بڕێک بەکەڵی بلی تێدا بنیشتین تێدا گەرم بینەوە بڕێگەوەش بۆچی خەڵکە خۆشی ببینین تێدا مرتاع بین و يعني بخايني بخوشي جام بغزرين داوا خێرخوازان دەکەن هاوکارشمان بکەن و نامان مالە هیچ مانی بخۆتان زان ئەوەن دەمان هەیە ڕامای خستووە مانەوڵ هیچ کەمان نییە زۆر محتاجین زۆر بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین
صفر حوصد و حفتا نو صو شست و یک سیانزه سیانزه صفر حوصد و حفتا نو صو شست و یک سی و پنج سی و پنج صفر حوصد و پنجا حوصد و بیست و سه بیست و پنج پنجا و پنج. پێشەچی بە خێرهاتنتان دەکەم بۆ تەلەڤیزیۆنی پەیام دەستان خۆش زۆر سوپاس کە هاتن بە خێرهاتنتان دەکەن لەو مارە چێوها بەڕێز کە ماری بازی مەلیعەیە لە شاری هەولێر لە گەڕەکی سێبەردان لە ئاخیری خانوویەکی ئەو هالە دەبینی ئەو خانووە کە بەس بلووکە هەیکەلە وەک شایەدێکی کە جیرانی وانین بازی مەلیعە بەخۆی پیاوی نمایە داکهێتیمە شەژ منداریان هەیە 4 کوڕ و 2 کچە و لە کوڕەکانیش دویان نەخۆشن بەهۆی نەخۆشی و نەبوونی و نەیانتوانیان درێژە بە خوێندنیش بدەن هەر نەچوونە مەکتەبێش لە مەکتەبێش دابڕاینە بەهۆی ئەوەی کە ئەو مارە لەبە دەستکورتیە تەماشا دەکەی ماڵێکی کە ئێمە لەگە ئەو ماڵێ فەرقی چەند جیاوازی هەیە وەڵڵاهی ئەو خانووە پێویستە لەسەر ڕابینی پێویستی بە سپیکاری هەیە بە سەقفسانەوی هەیە بە کاشی هەیە و ئەو خانیە بە هیچ شێوێکی وها گەرم نابیتن ئیلا ئەگەر چونکە لەبەرەوەی ڕووی لە ئاقاریە ئاخیرە لە سێبەردان ئەگەر ئەو هانەبی بەڕاستی گەرم نابیتن وەڵڵاهی کە ئەم چاوم بۆ منداران دەکەی بەڕاستی یانی نییە دڵم پارچە پارچە لەبەرەوەی لە خۆم ئەو هان سەرمایه‌دار نیمە بێم بەدەست خۆم یارمەتیان بدەم ئەگەر لێ ناگەڕم یعنی کەس یارمەتیان بداتن کە دایان بینم بەڕاستی زۆر قەڵم پێ تێکەچی نێزیکە من 6-7 سارە جیرانی وانم بەڕاستی کە دایان بینم زۆر ینی پێیان تێک دەچم بەڕاستی هەر هیچیان نییە دەبینی ئەو بڕەو ئەو چەند شتێکی کەمیان هەیە ینی بەتانێکی وان نییە ڕایەقەکی وان نییە ڕابێخن مافورێکیان نییە ڕابێخن بەتانێکی وان ینی بە خۆدادەن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين سرتا دەستخۆشی لە جەنابتان دەکەین لە بەرنامەی بەخشین دەکەین کە بەڕاستی بەرنامەیە کە جێدەستی دیارە جێپەنجەی دیارە کاریگەری هەیە لە ناو کوردستاندا خوای گەورە زیان داتەوە کە بەڕاستی نمونەی ئەگەر هەش بێ زۆر کەمە یان هەست پێ ناکرێت کە جێدەستێکی زۆری هەیە خوای گەورە پاداشتان بداتەوە یا ڕەبی بەنسبەت سەدەقە و ماڵبەخشین و کەفالەتی یەتیم و بێباوکان بەڕاستیەوە شتێکی کەم نییە کە دینی خوای پەروەردگار زۆر جەختی لەسەر کردوێتەوە زۆر تاکیدی لێ کردوێتەوە و فەرمایشتی زۆری لەسەر لە قورئان و هەم لە سونەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە قورئاندا مدحی ئەو کەسانە دەکا و باسی ئەوان دەکا کە ماڵ دەبەخشن دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة دەفەرمی ئەوانەی کە ماڵ دەبەخشن لە پێناوی خوای پەروەردگاردا لە ڕێگای خوای گەورەدا ماڵ دەبەخشن وەکو ئەوەی وایە کە کەسێک دەنکێک لە زەویدا دەچێنێت دنکە گەرمێک دەچێنێت کە دەبێتە 7 گوڵە گەرمی بدات و ئەو گوڵە گەرمەش
هەریەکەی سەدنچی تێدا بێت دەکات 600 یعنی 1 بە 600 بێت. ماڵ بەخشین ئاوایە کەسێکە لە پێناوی خی پەروەردگاردا ماڵ دەبەخشێت خی پەروەردگار هەتا 600 بۆی دادەنێت و بگرە زیاتریش کە ئەوەی کە خوا حەزی لێ بیت بۆی زیاد دەکات. بۆیە فەرمایش چێ لەسەوەی کە دەفەرمێ هیچ ماڵێک ببەخشین کەم ناکە. ماڵ لە هەر شتێکدا سەرفی بکەی لە هەر شتێکدا سەرفی بکەی کەم دەبێت، بەڵام کە لە سەدەقەدا سەرفی دەکەی لە خێر و چاکەدا سەرفی دەکەی ئەو بەڵێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت ماڵ کەم ناکات بەڵکو هەر زیاد دەکات. لە فەرمودەیەکدا دەفەرمێت کافیل اليتیم له أو لغيره أنا وهو كهاتين في الجنة. دەفەرمێ ئەوەی کە کەفالەتی بێباوکان دەکات ئەوجا ئەو بێباوکە دەفەرمێ ئی خۆی بیت یانی غەیری خۆی بیت له أو لغيره چ بۆ خۆی لەناو ماڵی خۆی بێت کە کەفالەتی دەکات دایکێکە هاتیمی دەکەوێتە بەردەست کەفالەتیان دەکات یان کەسێکە مامێکە کەسێکە هاتیوێشی دەکەوێتە بەردەست کەفالەتی دەکات یان خەڵکێکی بێگانەیە کەفالەتی دەکات ئەوجا ئەو کەفالەتەش شەرنی ئیلا بە شتێکی تایبەت بی هەموو بوارەکانی ژیان دەگریتەوە بە ماڵ سەرفکردن بە پەروەردەکردن بە دەرس پێگوتن بە فێرکردن لەسەر ئەخلاقی جوان خان و بۆ دروستکردن هەر شتێک بێت هەر شتێک بی کە پێداویستی ئەو هەتیوەی ئەو بێباوکەی تەواو بکات بەڕاستی بە کەفالەت حیسابە. دەفەرمێ من و ئەو لە ڕۆژی قیامەتدا لە بەهەشدا ئاواین کە ئاماژەی بە پەنجەی شەهادە و پەنجەی ناوەڕاست کردووە. جا بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا باسی هەتی و بێباوکان دەکات. ئەوجا ئێمەش لە خی پەروەردگار دەپاڕێن دەڵێن خی گەورە لەو کەسانەمان حیساب کات و خی پەروەردگار ئەو پاداشتمان بەنسیب کات و خی پەروەردگار ئەو بەرنامی هەر بەردەوام کات بەخشین هەر بەردەوام کات خی گەورە دەست بە تەمەنیانەوە بگری یا ڕەبی خی گەورە زیانداتەوە کە بە پاچی و بە دەستپاچی و بە شێوازێکی جوان کە ئانی ئەمانەتەکان دەگەین نەجێ خۆیان و خی گەورە خێریان بنووسێت خی گەورە نمونیان زیاد کات خی گەورە پاداشی ئەو کەسانش بداتەوە کە بەڕاستی سیقەبە و بەخشینەی دەکەن و ماڵی خۆیان و سەوت سامانی خۆیان دەدەنە بەردەستیان کە ئەوانش بە ئەمانەت دەگەین نێجێ خۆ خی گەورە پاداشی ئەوانش بداتەوە خی گەورە خێری هەموو لایشیان بنووسیت ئەوەی کە ماڵەکەی دەبەخشیت بەڕاستی خێرەی زۆری هەیە ئەوەی کە دێشیگەینتە جێ خۆویش خێری خۆ هەیە بێوی لە خێری هیچیان کەم بێتەوە خی گەورە پاداشی هەموو لایەکتان بداتەوە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. سەرەتا بەخێراتنی پەنانی ئەوە دەکەم پێیان داوای لە خێرخوازان دەکەن ئەو خانەمان وتاکەن وەڵا ستانە ساردا سۆبەیدارن وەڵا ئەوە هەردامان نایە داوای لە خێرخوازان دەکەین سۆبەیدار تەندانە و دانێکی پێیاکەن وەڵا هەلۆ ئاقارێ پێیا دەکەین ئەوەی کە کەوتووە لە زەوی ئەو ئارێ وەڵا بەێ وەڵا ما هەردەبی ئەمە ڕۆژە داری لە سمێنە تاوارێ دەبی داری هە زۆرەوە بکەینەوە بەرێ وەڵا وەڵا ئەمە ڕۆژسنەوە قارەی هەردەبێت لە سمێنە تاوارێ ئەوەی داری خرکەینەوە هەرێ وەڵا خانە هەیکە لە بە خۆتان دەبینن داوای لە خێرخوازان دەکەنە خانەمان وتاکەن سەرماتان دەبی لەم ئارێ وەڵا ئەو مارەش شتی وای نییە ئێوەڵا ساردە داوای لە خێرخوازان دەکەنەوە خانەمان وتاکەن. ژیانتان چۆن دەڕوا؟ وەڵا ژیانمان ناخۆش لەبەر چی؟ ئێ کاکە زستانە نەبوو نییە هیچ ناکەن هیچ کەس ناوەڵا ئێمە حەف کەس نەمانەوە وەڵا دوو برام نەخۆشن ئەمیش باوکم من ماوە ئەرە وەڵا داوای لە خێرخوازان دەکەنەوە خانەمان وتاکەن.
بەخشین سمدان دەستخۆش لە دەستگای پێیان دەکەین وەڵای ئێرە گەرە سەرمایە وەڵا ئەم دەبێ هەمدار سمدار بینمەوە بۆ سەرمایە تااقەتم لێ دوایەوە بەس مەزمونێ دەبێ هەر بچی وەڵا ئێرە گەرە ساردا هەی وەڵا نەخۆشێکمەیە حەسابە هەی وەڵا نەخۆشێک گەر خراپمەیە دەست و پێمەوە ڕق دەبێ لە خۆ دەستم دەی بوومە خەستەخانەی زار سادە بوو داخیلم کەن بەو نەخۆشیەتی دار پێدەکەی داردێنی هەرێ وەڵا مەزبوونە دەبێ بینی چیاڵێ بە خێرخوازان چیتان بوو وەڵای خێرخوازان دەرم ئەو خانێمان لۆ ساکەن لە سەرمای ڕزگار ماکەن ئێرە شاری هەولێرە و گەڕەکی سێبەردانە ماڵێکی بێباوک ماڵێکی هەژار خاوەن 6 منداڵی بێباوکی چاوگەشی بێناس لەم خانوەدا شەوڕۆژ بەڕێەکەن خانوویەک جیاواز لە خانووەکەی من و خانووەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست خانوویەک کە ناوی هەیکەلە بەڵام لە پێویستی منداڵی بێباوک و هەژارەکان شەو ڕۆژیانی تا بەڕێ دەکەن و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانی ئەم 6 منداڵە بێباوکە لەوەیە ئێستا وەرزی زستانە و لەم خانووە بلۆکە ژیان بەسەر دەبن بۆیە ئێمە لە بەخشینەوە ئەمانەوەی لە شاری هەولێرەوە ئێوەی خێرخواز و بەخشندا ئاشنای ئەم ماڵە بن کە پێویستیان بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست هەیە بۆ ئەوەی ئەم هەیکەلیان بۆ بکەین بە خانوویەک و لەو سەرمای زستانە ڕزگاریان بکەین و تۆزێک ئازارەکانیان کەم بکەینەوە لەلایەکی تر بێنەوتی بێسۆبەی ناڕەحەتێکی تری ئەم خانەوادە هەژار و بێباوکێ وەگە بینن سۆبایەکی داریان داناوە بە بێدار واتە لە شاری هەولێردار لەکوێ دێنن ناچارن منداڵەکان ڕۆژانە لەم دەشتانە بگەڕێن دارکۆ بکەنەوە و بەرگەی چەند سەعاتێکی ئەم سۆبایە ناگرێت بۆیە کاتێک تۆی خێرخواز و بەخشندە هاوکاری و کۆمەچەکان ئاراستەی بەخشین دەکەیت ئەم ماڵە بێباوکە هەژارە خاوەن 6 منداڵە بێباوکە ڕزگار دەکەی لەو سەرما و سۆڵەی زستانە و لەم خانووە بێسەروبەرە بۆی ئێمە لە بەخشینەوە چاوەڕوانی تۆی خێرخواز و بەخشندەین لە ماوەیەکی کورتدا بتوانین ئەم خانووە بۆیان ڕێخەین و بۆیان تەواو بکەین و بە ئاسوودەی تا ژیان بگوزارێ لەم ماڵەدا لەگەڵ دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناومە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی خێرخواز و بەخشندەین بۆ ئەم ماڵە هەژار و نەدار و بێباوکە لە شاری هەولێر
کاکە من ناوم ساڵح حەما عوسمان ساڵی ئەمەشە لەی ماتمانی سەرتەکان پێ دەڵێن ماڵمان لە سەرتەکان بۆ ئێستا شاتوینە ئێرە لە قەڵازین لە مێژە لە هەشتاوەرە من تووشی ئەو گورتیلانە بوو من نەخۆشی گورتیلای لە 86 بە مانگێکی هەر کەم عملیات کردم دوای ئەوەی بەردیان دروست کردوێتەوە چەند جاری بەردەکانم داناوە ئەندە بەردەکان نەداهات نەخوارێت چوون لە بەغداد جیازم لێداون تریشێک لەوێشان جەل دەچوومە مووسڵی لە مووسڵی لێ بوو لە مووسڵیان تریشک لێن دوازدە دەلیشتن تریشک لێداون ئەو وەختی دایانگۆ عملیاتی دە باشنێک بە تریشک باشە پار زۆر بێتاقەت بووم و وازم ئاوا بوو چوومە لای دکتۆرێکی کاکە تۆ گوچیلەکە هەتە کۆستاون بڵێ غەسلەکە دەڵێ دەبێ هاتوچۆکەی بۆ ڕانیە دەبێ بچم بۆ ڕانیەشەمە سارەی خۆم نییە کوڕم نییە کچم نییە بڵێم لەگەڵم بێ دەبێ یەکێکی کە لەگەڵ خۆ دەبم خوا ماڵە و برازام ئاوەدانکە لەگەڵ براکەن لەگەڵم دێن یان دۆستێکی ئاوا زۆر جار ئەوەش بردومی بۆ غەسلی دەوری 3 ساعتان غەسلمان دەکەن لەوێ شەممەی و چوارشەمەی دەچم شەمەی پێ دەچی هاتاکو و 3 ڕۆژی پێدەچن دوایە ئەو لاقانم ئەسوور دەبن سەر چاوم ئەسوور دەبێ ئێستا دوسێشەوە هەر ناسەمتون دەبێ کۆخەم لێیە عنی لە ئاواتێکی ناخۆشان وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ ئێستا ئەوانەی یعنی ئەوە بە پارەی ناکڕم لە خەسانەی دەماندەنێ بەڵێ ئەوانی تر بە پارە بەڵام ئێستا کەمم کردوونەوە ئەوانی ئینتیها بشتیوە دەڵێن نابێ بیان خۆی دەنادەبێت 2 وەجبەی دیکەشە بیکڕم وەڵڵاهی ژیانەوە تا ئێستا بڵێنگە تا لێرەوە پێشی باش بووم فەلاعەتیم دەکرد و بامیم دەکرد نوشتیوە جا ئێستاوە دەوری 2 ساڵە هەر ناتوانم چمە بانوش ناتوانم گەڕێم بامی شتەکەشم بۆ نەکراون موچەشم نییە تەنیا موچەی ئەو کچە گۆجەم هەیە 150,000 بەڵێ ئەوەش فەرەجە لە 80ەوە بووە ناتوانانی هەستیتەوە ئاسەمان بۆی لیراوەگەر بڵین دیکەین دەست بەوی بگرێ و لە چاوەڕوانی خزمان و دۆست و شتیواگە هیمەتێکمان بۆکەن ئێوەش خوا خێری و بنووسی خوا جەزاوداتەوە یا ڕەبی نمونە و زۆر بێ بۆ خاتر پێغەمبەری مامەگیان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕ 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێز هێناوە داواکانی لە خوای پەروەردیگار شیفار بدات و ئازارەکان کە بکاتەوە بۆ بڕە پارش بتوانی عیلاج و دا و دەرمان و بەشێک لە ناخۆشەکانی ژانتی پێ چارەسەر بکەیت خوا خێری و بنووسی یاڕەبی یاخوا بە خێر بێن سەرچام خوا نمونە و زۆر کا بە خاتر پێغەمبەری خوا خێری ئەو کەسەی بنووسیەگە لە 250 ڕاهات تا 10,000 20,000 چەندی یار بۆەوەی دەنێری و ئێوەش یارمەتی خەڵک دەدەن ڕەبی نمونەیان زۆر بخوا خوا مەحفوظی دنیا و قیامەتیان کان سەربەرزی دنیا و قیامەتیان کا خوایە ئەگەر ئێوە نەبن ئەو خەڵکە پێم وایە زۆر کەسەیە خانی بۆ ناکرێ کەسەیە ناتوانین چیتە لای دکتۆری مە لە بەرنامەکەیدا دەبینی چۆنە وڵای لە بەرنامەکەیدا ئاگام لێ بووە لێرەگە باسی کردو ئاوا هیچی نەبووە لێرە بۆ خۆ بۆ کچەی بۆی گریان خوا بابە نەختێکی لە پارەی من بۆ بەرە بەخشین چاوم نبینی ئەوەشان کەس بوو حەدەستم بۆ دانا ئەندێ بیگۆڕم کچکە بۆتەوە بۆی نابێت ئەو چاوم پێ دەبینم ئەوە دێ بیگۆڕم هەرێوەڵا ناتوانم سەر تەختەش بە تاتی ببینم یعنی ئەو چاوم کە نبینیوەکەی کەش کەس بووە کاکە دیاکۆ ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازی بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێزتان هێناوە بە ئومێدیەوەی کە ئەو هاوکاریە ببێتە مایەی ئەوەی کە ئومێدێک بە تۆ ببەخشێت و لەگەڵ ژیانی تۆدا بگونجێ و کە دەڵێ ئاواتم ئەوەیە من چاوم بۆ بگۆڕم بەشم خی گەورە کاتە سەبەبی هاوکاریەک بۆ تۆ ئیشەکانی توی پێ ڕێک بێت بەڵێ زۆر سپاسی بەنامی بەخشین دەکەم زۆر سپاسی و خەڵکش دەکەم کە هاوکاریمان دەکا هاوکاری بەنامی بەخشین دەکەن بۆ خەڵکی دەستکرد و کەم دەرامەت زۆر سپاس بۆ تۆ
وڵا کاجێکەوەم لە شارەوانی بووم دەوری 30 ساڵی ڕێک لە شارەوانی بووم و دەوەدا ئازارم هەر هەبوو لە پێش ئازارم هەبوو هاتچۆ دکتۆر شتیوام کرد ئیسیفادەم لێ نەکرد هەر خۆمە خۆگەت هەر خۆمە دەسەڵاتیشم نەبوو ئەو وەختی بچم خۆ ئامەلیات کەم و هاتچۆ بڵێ شوێنیش کەم هەتا زەی لە بڕێ کردمەوە خسەمی ئازیە ئەگەر قسمە ئەزێ برازام هەبوو برازاکەم دنیای پێ پشکنیم هەولێ چوادێنان چم وانێکی ئاکرێ ئیسیفادەم هەر لێ نەکرد و هەر نەکرد و هەر نەکرد هەتا زەری بەوای خسەمی سەرجەی 3 ساڵە ئەوە ڕێ دوورمە تا ئێرە بە دیوارەوە دێم بەو وارەیەوە دێم و دەسماوە دەستێ نات پیرو دەگەم بۆ ئاودەستێ دەنات زۆڕم پێ نەکراوە ئەوە کەدمە سەرجەی و دواز دەسەڵاتی هیچم نەبوو بڵێم ناخۆ ئامەلیات کە منا بەسمە خەرچەخانەیەکی بۆ ئێرانە بۆ شوێنێکی چم ئەو دەسەڵاتە نەبووە تا ئێوارە مەعاشەکە 300,000 هەبوو 30 ساڵیشم خزمەتە بوو لە شارەوانی 300,000 مەعاشە دەکات 2000 ئەسلی بەخوای خوا ئاگای لێ 3 ساڵە مار برازام لێ 3 ساڵ ئەوە داوە ژمرامە دەودی بێ بێستا دەخۆ بڕا نەدیوە بەچ مارە ژمراسم 3 دانە ساڵ نەبوو مارە برازای نەبوو مارە خوشتیە ئەنا 2 دقە ئەلێرە ڕا بۆسم ڕاست دەنیشم ثم أي من كأنه بلوعي وكو أوارات ومراس خم بديواي ذا كتم يقدر أنا ما أجي من الشمال بوباس كيو بتا ديش كابوتا هاتو أنا تسمع إنه في جالس باسي بفيهم يد سراي بدو ستة بس 6,000 تسبكي ما عليه بواني كي سنساري بخد زاني أو معاسك وراوستا أولا ودودم قصد فرد وانا كدو بو هات شو خسخاني بو ويجبادم لي هنا كدو الدكتور تيكاكا دو دمار كرتونة سيجاك بتا شي عملياتي كي أو دو دمار اللي سي بخوين بس تسيبو دي بولاقي كي تخوين بس تسيبو لاقي دي أو بندنا لاقي بو لعامل الروين يبوي خالة بلا بلا روبي وانتي خالة بخوا أو قوشت جانت نما حاملاتي بكري دكري بقتو شانس خوات علي والله عوي في قسم دكتوري خوا خيري حمد الله جيبني سي بخاري قبلي خذ كي خدا وكو قامن دي قايلم خوا في غنبليش أول لو جماعة لو خي خدا ولا آزاد و خوا عفو كده هم بلا نسبتي شي خوايا علي والله بقربان بمرضان مقدم بينا ما بقدا هم الدنيا وكو قمل لي وقالوا خافي هم بلي سوا لو كسانا قايم قبوشتي هرستان دستان دوشتي دا او خير خوازانا زول ممنون بقدا هم الدنيا خوال بلا نسيبة زانو بدور قاوية قبو دوانا كي هرستاو كي هرستاو خوال بلا نسيبة زانو بدور قا بخشين من مصباح عزيز حسينم دان شوي او قرا كم كان سرب قلاصيه او نخرج للشستويك ومن لا وراقي بربومه والله زولا تامز جوتي دوتوان بس ما جماعتي وبيمو بلا سرداني خزمي شي دور بكم دي بساري بسم بو بازار شوات زار هم جارشينا ما عندي زاري شي وهيدا توانم وهنا توانم نادي بدانشم تا بازار كم سزار دي بدانشم والله دو جار فقرات معاملات كراوه جارشان لهولير جارشان بغداد تقريبا دفتري 20 ورقه 25 ورقه لعمليات كان مداوا والله صار سركات شبون لبيش خو هرنم دتواني حسم نسرجي بلا دوتي عمليات دوام بكراوا عيب نبي هوليره استباشتم دتوان بشق كم برو ودتواني هلقيت نشم نيشتي شون قال كان مرتك ضعيفا يجانا ايش ناكل اشنو بدا او يجاش توزيك يجيك يهو بيسنا
وڵا جاشیانمان ئەم خانە نشینم ئیدایرەی لە ئەوقاف بووم فەڕاش بووم لێ تقریبا 290 هەیە معاش یا ڕەبی خوا پاداش بداتەوە یا ڕەبی خوا پاداش بداتەوە خوا پاداش بداتەوە چونکە ئەوە بەڕاستی دەستگایکی خێرخوازین دەستگایکی زۆر چاکن خەڵک زۆرتان لێ رازیە بەڕاستی زۆر چاکە کە ئەوە یارمەتی فەقیران دەدەن خەڵک دوعای خێرتان بۆ دەکات وەڵا پێم خۆش دەڵێم یا ڕەبی ئەوانە سەرکەوتوو بن دائما سەرکەوتوو بن نمونە بن بۆ خەڵکی دیکەش وەڵا تەبعەنە چۆن لە پێرسمە بازاری پێرسمە دوکانێ و سەردانی خزمانی پێ دەکەم بۆ منۆ قسارەی وایە بۆ منە قسارەیە بەڕاستی ساوەزام سارێکتان بۆ هێناو بەهەدیە و پێشێشان کردووم خوا دەزاتان داتەوە یا ڕەبی دەستان خۆشی بۆ دەستگای بەخشین کەەوە عەرەبانیان بۆ من هێناوە ئەمنیان بەسەر کردمەوە کە مەندامم توانای ڕۆنیە زۆرم نییە ئیش و کاری خۆم پێ دەکەم لە بازاری دەستی ئەو کەسانەش خۆش بە خێرخوازن ئەو شتێ دەژێنە دەستی ئێوە خوا پاداشتیان داتەوە یا ڕەبی زۆر مەمنونم دەستان خۆش بێ خوا جزای ئێوەش داتەوە یا ڕەبی ناوم قەدەم خێر ڕەسوڵ عەبدوڵڵایە دانیشتی قەڵاتزێم و لا مەرحەلەیەکی زانکۆم وەڵڵا بەهۆی نەخۆشیەوەم لێتەوە ماوەی 15-16 ساڵ دەبێت بەهۆی نەخۆشیەوەم لێ هاتووە بەڵام دکتۆرەکان تا ئێستا نەخۆشیەکان بە تەواتی بۆ تەشخیص نەکراوە هەر جارە و شتێک دەڵێن دامێکی دەڵێن بەهۆی فەقەراتێکەوە لاوەزووە هێندێکان دەڵێن ئینتیهاباتە بەڵام تا ئێستا دیار نییە بەڵێ هێندێکیشان دەڵێن فەقەراتەکەی لاوەز بووە 5 فەقەرە بەڵام تا ئێستا دیاری نەکراوە هەندێک دەڵێن چارەسەری هەندێک دەڵێن چارەسەری نییە و لە مەرحەلەیەکی زانکۆم لە کۆلێژی پەروەردە لا زانکۆی قەڵاتزێ و هاتوچۆکردنشم هەر بە سارەیە لێو هاوڕێکان یارمەتیم لێدەن بۆ چوونە ژوور و بۆ هاتنەوەی چونکە هەندێک جار پێویستم بە ژووری کۆمپیوتەر بۆ خاتی سەرەوە دەبێ هاوکارم بن چونکە مەسحەدی نییە و تا ئێستا حکومەت دابینی نەکردووە وەڵا زۆربەی زۆری داکم ئەوان هاوکارم دەبن چونکە بۆ خۆم ناتوانم زۆر بسمە دەرێ بەس بەهۆی دابینکردنی ئەو عەرەبانە کارەبایەوە ئیشەکەم زۆر ئاسانتر دەبێت ئینشەڵڵا بەدڵنیاییەوە بۆ خۆم ناتوانم بڵین چونکە شوێنەکانی کوردستانی ئاوانین ناتوانم بۆ خۆم بە تەواوەتی سەرکەم بە شوێنەکان دەوتەخت نین دەبێت کەسێک هاوکار بێت دەستخۆشیان لێ دەکەم زۆر سپاسیان دەکەم هیوادارم بەردەوام بن چونکە کەسانی وەکو ئێمە پێویستیان بە هاوکاریە بە تایبەتی بۆ دامیکردنی عەرەبانەی ئاوا لە کوردستانی چونکە شوێنەکان زۆر ناخۆشن ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتن ناتوانن بە تەواوەتی هاتوچۆ بکەن بۆ خۆیان و لە شوێنەکان ژێ بێ خەڵک هاوکاریان بێ حکومەت ئەوەندە مشۆرخۆر نییە بۆ ئەو کەسانە زیندوەکان ئەوانەی کە زۆر ساغن گرنگیان پێ نادرێت جا کەسانی وەکو ئێمە دەستخۆشیان لێ دەکەین هیوادارم بەردەوام بێت زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن کە هەستا بەدابینکردنی ئەو عەرەبانە کارەبەیە بۆمان و لەمە دووە ئینشەڵڵا پێویستم بە هاوکاری خەڵکی نابێ زۆر دەتوانم پسم کەلوپەلەکانی خۆم دابینکەم لە دەرەوە یان شتێک کە پێویستم پێ بێ هیوادارم بەردەوام بن لەو کارە خێرخوازیان زۆر سپاسیان دەکەم و ماندوو نەبن بەخشین
ئەمن نام کە ئیبراهیم محەممەد زۆر سوپاسی خێرخوازان دەکەین کە لە مێرجە سارەی داوین میدوانی کە سەرکەوتو بن دەبێ بکم برادێران چم بە پاسکی لێ هێوار دەچم زۆر سوپاسی خێرخوازانکی کە پاسکی لە کۆنتڕۆڵە منە دوین هەر وەک سارێکی تاکی تاکی شێ ناکە بە زەبری دەسە بارانەوە شتی باشی داخستخۆ لە سارۆشتی بەڵام تۆ جەلان چمەکەم بەراداران دەرنەچوم پاسکی دەکەم تەقیوە و هەوە بارانە باریوە لێشی داوین نەخۆش کەوتوین هەر پارەشمان نەبووی دیکە بکڕین دۆ سوپاسیان دەکەینەوە ئەو هەدیەتیان وێنای بەرێ وەڵا زۆر جەریش کەوتوم خۆش محەممەدی جاداوە هەدی دەرەوە بوو هەوە سارش خۆ پێداداوم حارەکەیوان نەبووە بێ ماڵێ وەڵای پاسیلەکە بە حەمەن نا وە ڕۆژێ جەرێکی تاتەوە وەڵا هەر جەرێکی خۆش بێنە ناتم وەڵای ناتوانم وەلا تاکش تەقیوە یاوە بارەتێتە تۆ ساران شێدا وایە سارش خۆ پێدادا یا بۆ بارەش بباری زە مشکی لێ پێی ناگەمە ناوەڵ ئەوە قاشەکەشی خەرە پێوە نییە ئەوە تاکش تەقیوە هیچی شی ناکە وەڵایە کورسێ جا هەر وەکساری وایەدی ئەوە تاجە تەقی دەبێ بیچەکردن وەسابەت بەچەکەیان ئیژ بەسەری ئەویشە زۆر مشکی لێگە خۆ بە شتێکی جادا بۆ چا نابێتەوە لە دەجوکاری دوودی ئەوە بە کۆن نابێت کوڕەوە لە مێژە هەیە وەڵا لە مێژە بەڵام پارەمان نەبووە لە زمانی 1970 خەریب بوو میکردنیش پارەمان نەبوو هاتینە باوزێ ئەیکی کەمان هەویش بۆخوا خەرا بوو ئەوەش تاکە تەقیوە کە بەکڵک نا بە سوپاسی وەرز دەکەینەوە ئێستا زۆر سوپاسی خێرخوازانێکی کە پاسکی دامە نەلمەوێ دیکە مارێکمان نەبوو هاتوومە منە دەکرێت تاکی تاقی بوو یادەنی کە سەرکەوتو بن وەڵا بۆ بە هەموو دۆک سارەی دەڕوە ئەچمە دەرەوە بە کۆڕە چاخانێ لەسەر چاکردنی هەموو جێ وەڵا هیوادارم کە سەرکەوتو بن هەر پێشکەون پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم هەر بە خێرن سەر چاوم ئەوە هاوسەرمە سەدیق محەممەد ئەسعەد لە شەهیدان دادەنیشین 11 ساڵە نەخۆشە تووشی پوکانەوەی دەمار و تووشی پوکانەوەی مێشک بووە 11 ساڵە نەخۆشە 2 ساڵە پەکی کەوتۆ لەسەر جێگایە خوا خێرتان بنووسێ خوا پاداشتان داتەوە کە یارمەتیتان داوین ئەوە تۆزێک بۆ خۆی بستە دەرە بۆ حارەبانەی خوا پاداشتان داتەوە یا ڕەبی خوایە خوا خێرتان بنووسێ خوا خێری کەناڵەکەشتان بنووسێ کە ئێوە یارمەتی ئەو کەناڵی نەدەن ئەوانیش ناتوانن یارمەتی فەقیر و نەدار و هەتیوان بدەن خوا خێرتان بنووسێ و هەر بە خێرن سەر چاوم خوا خێری ئێوەش بنووسێ یا ڕەبی ئەوی یارمەتی ئەو کەناڵی دەدا و خوا خێرتان بنووسێ ئەوانیش لە دەست ئێوە دەیگەنە دەست ئێمە خوا خێری هەموو لاکتان بنووسێ ئەویش هەر خێرخواز بوان هێناوین کوتیان ئیمە وەفاتی کردووە حارەبانێکمان هەیە بۆتان بێنین کوتم زۆر مەمنونین بیهێنن بە ئەوەی ئەستور بۆ هەندێک لەسەر جێگای بۆ 2 ساڵە لەسەر جێگایە ئەستور بۆ ناتوانێت
سواری و عارەبانە بچووکەی بێ خوا خێریەوەش بنووسێ دووبارە بۆتان هێناوەتەوە وەڵڵای بۆ ئێرانمان بردووە بۆ هەولێرمان بردووە بۆ سلێمانیمان بردووە بۆ هەندستانیان بۆ نووسین دەسەڵاتمان نەبوو ئەو زەکتیبیشی بن لە 130 چارەسەری هەیە گوتمان لە 130 کەس نەبوو لەگەڵی بچێ پارە نەبوو پاڵمانە حکمی خوای داوە کە بۆ خۆی ئیشەڵڵا خوا شیفای بدە ئەبۆ عارەبانەی دەبووە کەسێکی لەگەڵ بە ئەو هێز و توانایی نەماوە بۆ خۆی عارەبانەکەی لێخڕە بەسەوە بڵێ ئەها هەر ئەوەیە بۆ خۆی داڕواشکور لە خوای بە زیاد بێخوا خێری ئێوەش بنووسێ وردە وردە لە فەقەراتێ وتیان عەمەلیاتی کە دەنا زەڕ بە مێشکی دەگا حەمەلیاتی کەن توانامان نەبوو حەمەلیاتیکەی بردمان بۆ ئێرانێ بۆ ڕەزامان برد بۆ ئێرانێمان بردووە بۆ هەولێرمان بردووە بۆ سلێمانێ ئەو کەڕتێ بردومانە بۆ هەولێرێ ئەر لەو هەفتەی لەو مانگەیدا بەخوا 2 جارمان بردووە پارێکی زۆرمان لێ سەرف کردووە ئەو 20 دکتۆر 25 دکتۆر دانیشتووە هەموو یعنی ئەو هەموو فەحس و عیلاجە کوتی تەنانەت مێشکی دەپوکێتەوە مێشکی کۆ پڕ ئەوە دەبێتەوە یعنی کۆ دەبێتەوە و دەپوکێتەوە کوتی لە کار کەوتووە ئەرەوەڵ ئێستاش حەوت سەرخێزانم یعنی نازانم نە تەلەبەکانم نە منداڵی گچکەمەیە کامەی بەڕێوە بەرم ئەو زەلیلە یعنی زۆر زۆر بە زەحمەتە زۆر یعنی دەبێ هەڵی دەستی بگریبی بێ دوو لە ڕێبی بێ عەمابی بێ سەر ئاو دەستی پێ بکەی بیهێنەوە ژوورێ یعنی هەموو بەیانیان هەستم جێگایکی لێ فرەدەم یەکێ بۆ ڕاخەمەوە هەموو بەیانێکی خزمەتی زۆر زۆر دەوێ خوا پاداشتیان داتەوە یا ڕەبی خوا پاداشتیان داتەوە خوایە خوا قەسرێکیان بەنسیب بێ لە قەسری بەهەشتێ جاگە ئەو لاولا یارمەتیم نەدەن ئەمن بە تاقی تەنێ بەکەمە معاشێک حەوت سەرخێزان چلێکم بەخوا خوا ئاگادارە بۆ دکتۆری چوون بۆم قەرز کردووە بەخشین بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان ئەمڕۆ لە ناوچەی قەڵاتجێ و لە سنووری شاری قەڵاتجێ کۆمەڵێک هاوکاری بوو دابەشکرا بەسەر هەندێک ماڵی هەژار و کەمدەستدا و کۆمەڵێک عارەبانە درا بە خەڵکانێک کە خوای پەروەردگار نیعمەتێکی لێ سەندوونەتەوە ئەو عارەبانانە دیاری دەستی ئێوەی خێرخوازە دیاری دەستی ئێوەی بەخشندەیە کە دەیبەخشن بە خەڵکانێکی خاوەن پێداویستی تایبەت نمونەی کاک سدیق کە ئەوانی دیشتان بینی یەکێک لەو معاناتایی کاک سدیق هەیەتی تەنانەت جوڵەکردنی ئەوەندەی کە پێداویستی و چوونە دەستنوێژگرتنێک و دەستنوێژ تازەکردنەوەیەک توانای ئەوەی نییە تا ئەوێ بڕات ئەوەی کە دەیبینن ئەم بۆرەیە لە ماڵەوە بۆیان چاک کردووە بۆ ئەوەی کە دەستی پێوە بگرێت بێت لەگەڵیدا کە وەکو خانەوادە و هاوسەرەکەی دەڵێن تەنانەت ئەوەندەیە دەست بەم بۆرێ و ئەگرێت بۆ ئەوی بچێتە سەر ئەدەب و بچێت دەستنوێژ تازە بکاتەوە دەست بەمەوە ئەگرێت و قاچەکانی بە دوای خۆیدا ڕائکێشێ ئەوە ئێوەن کە دەتوانن هاوکاری بەرنامەی بەخشین بن هاوکاری دەستگای بەخشین بن کە ئێمەش هاوکارەکانی ئێوە بگەێنین بە کەسانێکی وەکو کاک سدیق ئەوە ئێوەن کە خەندە ئەخەنە سەر لێوی منداڵێکی بێ باوک ئەوە ئێوەن بە هاوکاری و بەخشندەیەکانتان جارێکی دیکە دڵخۆشی و خەندە دەگێڕنەوە سەر لێوەکانی منداڵی بێ باوک و خەڵکانی هەژار ئێوەن کە سفرەی ماڵان پڕ دەکەنەوە بە بەخشینەکانی ئێوەیە بۆیە ئێمە لێرەوە پێتان دەڵێن خوای پەروەردگار سەروەت و سامانتان بپارێزێ خوای پەروەردگار سەربەرزی دنیا و قیامەتتان کە ئێوە ببەخشن بۆ ئەوەی ئێمە هەمیشە لە خزمەت بین تا بتوانین نەخۆش و کەم دەستی وڵاتمان بەسەر بکەینەوە و هاوکاریەکانی ئێوە بگەینینە دەستیان ببەخشن بۆ ئەوەی بەخشین بەردەوام بێت.